کاتێک کە بەردەوامە بین لەسەر وەرزشێکی ڕێک و پێک و بەردەوام دەبینە خاوەنی جەستەیەکی تەندروست. بەڵام زۆرجار لە کاتی ئەنجامدانی وەرزشەکانماندا تووشی پێکان دەبین. ئەم پێکانانە وامان لێ دەکات بۆ ماوەیەک لە وەرزشکردن دوور بکەینەوە. گرنگترین پێکانە وەرزشیەکان بە تایبەتی ئەو پێکانانەی کە لە ئەنجامی وەرزشی تۆپی پێ ئەنجام دەدرێت بابەتی ئەمجاری ساڕێژ. دەمانەوێت بزانین لە کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێکانانە دەکرێت تاوەکو بە شێوەیەکی خێرا و تەندروستیانە یاریزانەکان دوای پێکان بە زووترین کات بگەڕێنەوە یاریگاکان. تۆپی پێ بەناوبانگترین جۆری وەرزشە لە کوردستان و جیهان. جگە لەوەی هەوادارێکی زۆری هەیە، بەردەوام ژمارەیەکی زۆر لە گەنج و لاوی کوردستان سەرگەرمی ئەم وەرزشن. لە هەمان کات زۆر سەرسامن بە پاڵەوانەکانیان کە ئەستێرەی ئەم جۆرە یاریە. بەڵام هەمیشە یاریزانانی ئەم وەرزشە هەموو هەوڵێکی خۆیان دەدەن کە دوور بن لە دێوەزمەی پێکان، چونکە لەوانەیە کاتی پێکانیان دواساتی هەموو ژیانیان بێت کە لە ناو یاریگا بەسەری دەبن. هیوا و ئاواتی بوون بە یاریزانێکی سەرکەوت و لەسەر کورسی هاندەرانی یاریگا بەچێ دەهێڵن. یەکەم وێزگەی ئەم ئەڵقەی ساڕێژ یاریگای یانەی پێشمەرگەی هەولێرە کە خەریکی خۆ ئامادەکردنن بۆ دەستپێکی خولی ئەم ساڵ. ئەم یانەیە پار ساڵ ئاستێکی بەرزیان پیشاندا، توانیان پلەی دووەمی خولی نایابی کوردستان بەدەست بهێنن. دەمەوێت بزانم تا چەند پێکان لە بەدەستهێنانی نازناو و پێشکەوتنی یانەکەیان دووریان دەخاتەوە. زرار محەممەد کە سەرپەرشتیاری تیپی تۆپی پێی پێشمەرگەی هەولێرە باز لە چۆنێتی هەڵسوکەوتکردن لەگەڵ پێکانی یاریزانەکانیان دەکات. کاک زرار لە کاتی پێکانی یاریزانەکان ئێوە چیان لێ دەکەن؟ لەگەر یاریەکان مەسەلەن تەمرین ئێستا مەسەلەن یاریزانێک مەسەلەن تووشی پێکان دەبی دکتۆر یەکسەر دکتۆر دەی سەیری دەکات ئەگە پێکانەکەی قورس بیتن ئەوە بە پێی قورساتەکەی تامدی ئەگەر نا پێکانێک خەفی بیتن لەوانەیە هەندێک شتی سەرەتاییمان هەیە لە نەخۆی هەیتی سەرەتاییەکان لۆ دەکات بەس ئەگە قورس بی یعنی ناچارین دکتۆری اختصاصی خۆی بیبینیتن ئەو تەشخیصی دەکاتن ئایا پێکانەکەی چییە؟ کەواتە ئێوە تیمی پزیشکیتان هەیە؟ ئەمە تیمی پزیشکیمان هەیە بەرێ. تیمی پزیشکەکەتان لە چەند کەس پێک هاتووە؟ تیمی پزیشکەکەمان بەخۆی دکتۆرمان هەیە بەس دوو مساعیدیش لەگەرە ئەوانە زیاتر احتیمال لە هەند یارمەتی دەدەن لە بۆ تەکدیچی لە بۆ هەندێک تشتی سەرەتایی هەیە یارمەتی دەدەن. دەکرێت بزانم پزیشکەکەتان سپۆڕی لە بواری وەرزشی هەیە یان هەر پزیشک بەخوای هەیتی دکتۆری یعنی وەکو بڕوانامە دکتۆری ئەوە نییە بەس وەکو معاون ینی وەکو معاون توبیە بەس بە ئەوکمیەوەی تقریبا 10 سارە لەگەر نادیەکەیە شارزایەکی شارزایەکی باشی هەیە. ئەم بڵین تەنها ینی ئێوەوان کە یاریدەدەری پزیشک دکتۆرەکانە یان هەموو یانەکانی کوردستان تقریبا 100% کەس دکتۆری پسپۆری نییە. داواش دەکەین لە ڕێگای بەرنامەکەین بۆ یعنی حکومە دەگە ئاوڕێکی لە ورشوانە بداتەوە دکتۆرێک ینی پسپۆر بینی لە بۆ اختصاصی مەسەلەن لە وەرزشی بیتن یارمەتی دەرەگوی لە بۆ ئەو یاریزانانەی کە نەچنە دەرەوە بەڕاستی کە دەچنە دەرەوە هەم لە مادە ئەمە لەوانەیە یاریزانەکە سەر دەکە هەم ئەمەش باری مەش قورس دەبیت. سیداد یەکێکە لە قوربانیەکانی پێکانی وەرزشی. لەگەڵ ئێمە هاتووەتە یاریگای یانەی پێشمەرگە و بە حەسرەتەوە تەماشای وەرزشوانەکان دەکات. ئەو نایشارێتەوە کە هیچ ساتێک نییە بیر لە پاشە ڕۆژی خۆی بەم پێکانەوە نەکاتەوە. سیداد حاڵەتەکەی تو چی بوو؟ چی لێ هات؟ وڵی حاڵەتەکەی من لە یاریگای کەلار بوو لە شێوانە لەگەن نادی شێوانە هەفتەی چوارم بووە بزانم
حاڵەتەکە 10 دقەیەکەم بوو 10 دقەیەکەمی سەراتە یەکە بوو یاریزانێک دەویست تۆپەکەی بە بەسەرحی کاتێک پێم لۆ تۆپەکەی فرێدا لەعابەکە سۆڕاویستم لەگەڵ لەعابەکەی بسۆڕێم یەکسەر ئەو لاقەم لە جێخ و نەجوڵا تەنها یێرەکەی جوورە چۆکم سوورە وەکو بڕی سوورە ئێرە بەس جێگیر بوو بە چۆکم سوورە سێ قرپەی زۆر گەورە لێهات کە هەموو ئەو یاریزانانە لە دەرەوەش لە دوو قرپەی چۆکەکەم هاتن هەر سێ ئازاری زۆر ئازاری گەلێک زۆر بوو ینی ئەو کات زۆر ئازارم هەبوو نەمدەتوانی چی بکەم کاتێک لە کەلار گەڕامەوە هەر یەکسەر ڕۆژی باشتر چۆن میشعچی ڕەنینم کرد کاتێک ئیشای ڕەنینم کرد پیشانی دکتورەکانی هەولێرمدا پیشانی 7 دکتورمدا دکتور یەک قسەی دکتورە چیەک نەبوو هەر یەک دەیگوت ڕیبا سەلیبی نەپسەی دەگوت تەنها کارتیزەکەی شکایە یەک دەیگوت 120 ڕیباتە ئەنی دەستنیشانکردنەکە تا نەبوو کەس قسەی نە قسەکانی تاو نەبوو قسەکانی هەیەکە و بەناوە قسەی دەکرد کاتێک تیمێکی پزیشکی هندی هاتنە خەستەخانەی نەوروز چوم سەردانیان کرد کاتێک ئەوان تەماشای ئیشعەکان کرد و تەقریری ئیشعەکان کرد یعنی دکتورەکە زۆر سەیری پێدا دەیگوت تەقریرەکە شتێک دەرێت ئیشعەکە شتێک دەرێت ئەوە چه ناوە ئیشعەکە جیرە یعنی ئەو ئیشعە ئێهمال کرد وتی ئەمە باو ئیشعی ئیش ناکەم چکە ئیشعەکە و تەقریرەکە هەیەک شتێک دەرێت وڵا بەدەستی فەحەز کرد گوتی ئەوە عەمەلیات 100 ڕیبا سەلیبی پسە ئەوجا دەبێت چەند مانگ دەبێت و ئەو پێکانت هەیە تقریبا 8 مانگ دەبێتەوە پێکان ئەمەیە سێ مانگ عملیاتم نەکرد گوتم لەوانە بێ عملیات چابیت چەند دکتۆرەکەم کرد لە هەولێرێ هەر دکتۆرێک و قسە چی دەکرد تا و کاتە ئەو تیمە پزیشکی هاتن مەجبورم ئەو کات خۆم عملیات کرد ئێستا شەوهەمە پاش 3 مانگ نەشتەرگەری سێ مانگ نەشتەرگەریم بۆ ئەنجامداوە 4 مانگەش لەسەر جێگا ئێستا وا کەمەک تەمرین دەکەم کەمە دەزانی کاتێکەوانە دەبین و مەک دایکێکی جەرگ سوتەوە لۆ مناڵەکەی کاتێک مناڵەکەی لە دەست دەدات منیش ئەوها تەماشای دەکەم واز دەکەم کەسێکم لە دەستدایە ئەوها خەم لە دیارە خۆم بەس چی بکەم قەدەری خوای وایە باشە باوەڕ دوایە ڕۆژێکی تر بتوانین وەڵڵاهی باوەڕم وایە ئیشەڵڵا ڕۆژێکی تر دەتوانم یاری بکەمەوە ئەو پێکانە دەگەڕێنەوە لە بۆەوەی کەوا یاریزان توش دەبی زۆربەی زۆری دەتوانم بڵێم نەبوونی یاریگایەکی تەندروست لە بۆ برێم یاریزانەکانی خۆمان و دیسانەکە لە هەما کات لە ڕووی برێم جاری واشەیە لاوانە یاریزانەکە توش دەبی بۆ ئەوەی کەوا ئیستیدام دەکات یاخود برێم لە پێکان دروستەکان لەگەڵ یاریزانێکی لە بەرامبەری بەڵام لە بەڕاستی تیمی پزیشکیش برێم یانەکانیش بەڕاستی ئەوانیش توانیان مەحدودە لەبەرەوەی ئەو کەرستە و ئەداواتێکەوە وەکو یاریزانێکی کەوە برێم پیشەگەر لە دەروی وڵات هەیتی برێم لەوانەیە زۆر جارێ دکتۆرەکانی خۆشمان هەمووی برێم دکتۆری ریاضی نین توب ریاضی نین هەر دکتۆری عامن لە کسوور لاعب هەیە مەسەلەن بێجگە لە ئیشی ڕاضەی ئیشی دیکە دەکاتن مەسەلەن کە دێتە ناو ساحەی ئیسابەکەی حاضر کردیە کاتێک کە هاتە ناو ساحەکەی ینی زووترین وەخت تووشی ئیسابەکەی دەبیتن مەسەلەن هەیە سایق تاکسیە نزیکەی 3-4 ساعات لە ناو سیارە بۆ لە ناو تاکسی بۆ ئیشی کردیە کە هات یەکسەر دەست بە تەمرینی دەکاتن و احتیمالی هەیە خۆی گەرم نەکاتن و یەکسەر دەست بە شەڕەشوتی بکاتن و شوتی لێبداتن و هێستا کە جسمەکەی گەرم نەبووە سیدات بۆ ڕۆژی دواتر سەردانی نەخۆشخانی فریاکەوتنی ڕۆژئاوای کرد و لەوێ لەگەڵ دکتۆر هەژێن باسییان لە پێکانەکەی کرد پشکنینی پێویست و هەڵسەنگاندنێکی نوێ بۆ حاڵەتەکەی سیدات ئەنجامدرا ماسوولکەکەت زۆر زایف بووە پێویستەوە ماسوولکە زۆر بەهێزتر بکرێت پێشەوەی بچیوە ناو یاری چۆکت بنوشتێنەوە ڕاستیکەوە ئەوەکەی تر بە تەواوی نانوشتێتەوە چۆکەکەت ژانت هەیە نیتت شێوانە چۆکت ڕاستکەوە پێویستت بە زۆر هەیە زیاتر هەیە زۆر باشە پێویستت بە پشکنینێکی لە دەرەوەی مۆغناتیسی هەیە ئێستا بۆت ئامادە دەکەین دەبی پشکنینەکە بۆت ئەنجام بدەین
دکتۆرە ئەوە یاریزانێکی پیشەگەرە لە خولی نایابی کوردستان گەمە دەکا لە مانجی یەک تووشی ئیسابەی چۆک بوو لە کاتی گەمەکردن تووشی پچرانی ڕیباتی سەلیبی و پچرانی مێنسکەس بوو با بڵێن بەخۆمان پێدەن کۆکارتلج دوای ئەو نەشتەری بۆ کرا لە مانجی چوار دوای نەشتەرگەریەکە بە خۆناغی چارەسەری سروشتی داڕۆیی و تاکوی ئێستا بەڵام تاکوی ئێستا نەخۆشەکە کێشەی هەیە لە چۆک ناتوانانی چۆکی بە تەواوی بنیشتێنەوە بۆیە پێمان باش بوو تیشکێکی ڕەنین مۆغناتیسی بۆ بکەین بزانین چ دەردەچی. پزیشکی تایبەتمەندی تیشک و سۆنار پشکنینی مۆگناتیسی ئەژنۆی سیدات بۆ دکتۆر هەژێن باز دەکات. کاکسیدات ئێستاەوە ئێمە ڕایەکەمان کرد ڕەنی مۆغناتیسیەکە ڕاپۆرتەکەی دوای وەردەگرینەوە پێویستە تۆ بەردەوام بیجارێ لەسەر چارەسەری سروشتی تا چۆکت بەرەوبارێکی باشتر بڕوە و دەرەنجامی کۆتاییش ئینشاڵڵا لە بەرنامەی سارەش وەردەگریەوە. سپاس. لە شاری هەولێر ژمارەیەکی زۆر لە یاریگای تۆپی پێ بۆ تیپەمیلیەکان ئامادەکراون. بەردەوام لاوانی ئەم شارە وەک شارەکانی تری کوردستان یاری لێ دەکەن. ڕێژەی پێکان لەناو ئەم گەنجانە زیاترە لەوەی کە لایەنەکان بەرچاو دەکەون. شێرزاد عەبدوسەمەد بەرپرسی ئەو ئەنجومەنەیە کە سەرپەرشتی ژمارەیەکی زۆر لەم یاریگایانە دەکات. وەڵامی ئەو پرسیارم دەداتەوە کە ئایا خراپی یاریگاکان بە تایبەتی شەژ یاریزانیەکان هۆکار نین بۆ ئەم ڕێژە زۆرەی پێکان؟ خۆی سەرەکی یاریگا بچووکەکانە مەسەلەن بۆ توشببوونی پێکان و مسابی یاریگا نەک نۆژەنکردنەوەیان نۆژەنکردنەوە بەشێکە بەڵام بەشێکی بچووکە لە بەرەوەی بەردەوام ئێمە نۆژەنیان دەکەینەوە ئەو فریزە یاخود سیمەکەیە یاخود هەر کەم و کوڕیەکی هەیە بەپێی توانە و ئیمکانیەت و بەپێی ئەو ئیمکانەتی لە بەردەستمانە چارەسەری دەکەین. ئەو یاریگانە ئێمە سەرپەرش دەکەین وەکو یەکێتی لاوەندی دیموکراتی کوردستان 27 یاریگانە بەڵام کۆی گشتی یاریگاکان لە ناو شاری هەولێر لەو یاریگا بچووکانە 35 یاریگانە بەڵام هەندێکیان تیزارینە و ئاهلینە. هەندێک پێداویستی هەیە لە یاریگاکان دەکری هەبیتن بەڵام ئەوە ئێمە نین بە وەکو یەکێتی لاوەندی دیموکراتی کوردستان لانی پەیوەندیداریش حکوومەت و محافەزەش چی ئەوان یاریگاکان لە بۆی وەرشوانان دروستکە دێت تەنها ئێمە سەرپەرشتی دەکەین بەڵام لەگەر ئەوەشدا کەم و کوڕیشان هەیە پێویستە سەرجەمە و کەم و کوڕیانە چارەسەریان بۆ بکرێتن بۆ وەرشێکی تەندروست لە ناو یاریگاکان. پێکەوە دووبارە لەگەڵ دکتۆر هەژێن هاتینەیەکێک لە یاریگا میلیەکان. تیمێکی میلی یاریەکی ئامادەکاریان هەیە لەگەڵ تیپێکی تر. وەکو پزیشکێک کە بەردەوام ڕۆژان نەخۆشی بواری ئێسک و جونگەکان دەبینن ڕێژەی ئەو نەخۆشانی سەردانی ئەوە دەکەن لەم یاریگەیانەوە کە تووشی پێکان بوون چەندە؟ ڕێژەیەکی زۆرە ئەگەر حساب بکەین بۆ نەخۆشخانەکان و بۆ کلینێک تایبەتیەکان بەردەوام یاریزان دێ بەهۆی پێکانەوە زە پێکانی چۆک بێ گۆزیک بێ یا ماسوولەکان بێ بەردەوام ڕۆژانە و نەخۆشانە دەبینین. بە جوێرەی خواردنێکی تایبەت هەیە بۆ وەرزشوان؟ بێگومان خواردن زۆر گرنگە بۆ یاریزان. ڕێژەی مادە سەرچیەکانی وەکو کاربۆهیدرات و پرۆتین و چەوری جیاوازە لە یاریزان بۆ شخصێکی نۆرمال شخصێکی عادی. وەروە خواردنەوەی بتنە ئاو وەروە مەحلولاتی مەتەن کاربۆهیدرات و ئەوانە ئەوە زۆر پێویستە. یاریزان دەبێت خواردنی زۆر مرتب بێت دەبێت ڕێژەیەکی باش لە کاربۆهیدرات بخوات تا ئەوەی مەتەن ماسوولکەکانی تاقەی کافیان تدای بەوەی بتوانێت بەلاکەمی 90 دقیقە گەمە بکات. زۆر باشە کۆمەڵێک یاریزان لێرە حەزم لێ بچین هەم ئەو زانیاریانی کە تۆ دەتەوێت پێیان بگەنی هەم ئەگەرەوانیش پرسیارێکیان هەبێ لێمان بکەن. زۆر باش.
حاڵتان قوربان من دکتۆر هەستم ئەوش دکتۆر هەژێن ئەوش یاریدە دەرەکەتە کاکسیپان باشی چۆنی دێڵە پێم بڵێ ئێستا کام لەم یاریزانان لە هەمیان باشترە ئەوە زۆر باشە ئەو ڕوودای دەبەزێنی گەمە پێ دەکەی زۆر باشە دیارە ئەمڕۆ پلانی یاریدەدەری ڕاهێنەرەکە ئەوەیە کە گەمە بەو یاریزانانە بکە دکتۆر هەژێن پسپۆڕی ئێسک و جونگەکانە بێجگە لەوەش ماستەری هەیە لە بواری تەندروستی وەرزشی هەموو ئەو زانیاریانی کە ئێوە پێویستان پێێتی بۆی خوا نەخواستە تووشی پێکان نەبن دکتۆر هەژێن دەتوانێت لەوە هاوکاریتان بکە پێم باشە هەندێک ئامۆژگاری بەڕێستان بدەم گرنگی ئەو خواردن زۆر گرینگە بۆ ئێوە چونکە ئەو خواردن وە دەکات ئەو مەخزوونەی لە ناو ماسوولەکانتان هەیە کە بە شێوەی گلایکۆجین بەردەوام تاویست بێتەوە چونکە ئەو گلایکۆجین ئەگەر ناو ماسوولکەی هەر یەکتان کەم بێت زوو تووشی ماندیبوون دەبن زوو احتیمالی تووشی ئیسابەتان هەیە جا پێویستە احتیمام بە خواردن و ئاودن نەک تەنها پێش یاریکردن یان دوای یاریکردن بە درێژایی ڕۆژانەتان دەبێت ئەو بابەتە گرنگی پێ بدەن و هەروەها پێش یاریکردن زۆر گرینگە خۆتان گەرم بکەن ماسوولکەکان گەرم بکرێ و بە هەمان شێوە تەمارینی درێژکردنی ماسوولکەکان ئەوەش دووبارە گرینگە بۆ ئەوەی تووشی تەمەزۆقی ماسوولکە و تووشی مەشاکلی ریاضی نەبن تۆر هەژێن ئەگەر کاربۆهیدرێت ئەوەی کە ئەمان بتوانن بەکاری بێنن لێرە زیاتر لە چی هەیە گەر چەند نمونەیەکمان بدەیتێ بەڵێ بەخۆی جیراوەی تایبەت هەیە بۆوان ئەو جیراوانە مەثەن بۆ وەرزشوانان بە تایبەتە چونکە ڕێژەکەی زۆر باشە و ئەو ڕێژێ زوو دەگاتە ماسوولکە بێگومان مەبەستیش لە کاربۆهیدرێت هەو پێکاتەیە کە لە نان و برنج و کێک و ئەو شتانەدا هەیە کە سەتا نزیکەی 50 لە بۆ شێستی پێداویستیە ڕۆژانەیەکانمان لە ڕووی وزەوە لەو کاربۆهیدراتەدا و نقطەیەکی گرنگیش هەیە پشوو بۆ ئێوە زۆر گرینگە ینی مەثەن دوای ئەوەی سەعاتێکیان 2 ساعت یاری دەکەن یان مەشق دەکەن پشوێکی زۆر باش وەرگرن مثلەن بتوانن کاتی خەو دیاری بکەن بۆ ئێوە پێویستە بەلای کەم 7 ساعت تا 8 ساعت ڕۆژانە بنون لەسەر یەکتر و چونکە ئەو پشووە بەڕاستی وا دەکاتن مەثەن گشت لەشتان خاو بێتەوە ئەنزایمەکان بگەڕێنەوە ڕێژەی نۆرمال و هۆرمۆنات توشتووە هەم بگەڕێتەوە ڕێژەی تەبیعی بەڕاستی حەزمان لێ نییە کە یاریژان مەثەن دوای یاریکردن و مەشقکردن شەوان بچیت مەثەن کافتەیەک دانیشێ نەرگیلێک بخوایان قاوە بخوا ئەوە لۆ یاریزان باش نییە بەڕاستی سەراحەتەن و هەروە هەندێک زار پێکان هەڕوو دەدات وەچی تووشی پێکان بوون گرینگە چارەسەرێکی تەندروست وەرگن مثلەن بچێنە شوێنی تەندروست و چارەسەرێکی تەندروست وەربگرن چونکە ئەگەر پێکانەکە مەثەن یەکتان تووشی مەشاکلی ڕیباتی سەڵیبی بوو مەثەن ئەگەر علاجیش کرا و عملیاتیشی کرد بەڵام ئەگەر چارەسەرێکی سروشتی وەری نەگر یان نەخۆشەکە عجلەی کرد لە گەڕانەوە لۆگەمە یان جۆرالی مەثەن ئامۆژگاری تەندروستیەکان نەبوو ڕێژەی دووبارە توشبوونی زۆر زیاترە کە لە یەکێک کە توش نەبووە بۆیە چارەسەری تەندروست زۆر گرینگە زۆر باش ئەگەر بەڕێزت یان کێ لە یاریزانەکان پرسیارێکی هەیە پرسیارەکە زیاتر بۆ پەیوەست بێ بە پێکانەکانتان یان چۆنێتی خۆپاراستن لە پێکان ئەگەر پرسیارێکی معەنتان هەیە تا دکتۆر هەژێن لێرەیە جواب بداتەوە فەرموو وەرە ئێرە ناوت بەخێر کاک ڕابەر فەرموو ڕانچکە دوو ئەفتە پێش ئێستا لە کاتی یاریکات من ناو یاریگە چۆکم ئێرە چەقی ئەو هایلات چی 15 ڕۆژە بی تقریبا بە ماودای بۆ بەفری بەرەبەر هیناکەم پێشە پستە ئێستا بەرەبەر هیناکەم بەڵام ئەوشان هەر یەکوانەمایە ئاوسا بوو هەوڵی تۆشم عملیات کردیا عملیاتی کردیا خۆرد و قفلە درا دەیەسک و گۆشت خوینیا دەینە ئێستا ئەوم بەمان شێوە توش بیتەوە 15 ڕۆژە 15 ڕۆژ ئەو جارە دایتیا دیوی پشتەوە پێشتە ئێرەکوانە ئێستا دایتیا پشتەوە ئاوسانەکەی مەبەست بەڵێ کار بکەن تەماشایەکەم هەمیشە بکەن ژانێت هەیە حالە ژانی زۆرە ژانێت هەیە فەل دەکاتن لە کاتی یاریکردن خۆەوە 2011 عملیات یەکەم جارەوەی لەبێتەوە تووشی سا تووشی ئیسابەکەی بێەوە ئێستا یاریت کردی لەو دوو ڕۆژەی یاری ناکەی وانە دەشەنی باڵێ فەل ڕۆیشتن فەلیەکە فەل لەجێ خۆی دەردەچیان دەرناسی ئێستا لە کاتێوەی کە مەسەد زۆری سعات دەکەم دادەنیشتمە دەستنەوە پشتی تەقین ئەو کاتی هەز دەکەیت چۆک لە جێ خۆت دێتە دەرێ وسدا
ئەستا شکێ ئەو دوم جارە تووشی سابی دەبێەوە ئەو دوم جار توش 2011 عملیاتە کرد پاشان ئەمەلیاتەوە 2011 پاشتنی هاتیوە ناگەڵی پاش ئەمەلیاتەکەی 6 مانگ هیچم نەکرد پاشان ئاسنم کرد دەست 6 مانکی شتێکی نەکرد بابەت تەمیلۆدانم تەمیلۆ لە مارێ برینکردن و سوڕانە لە مارە پاشان دەستم بە تەمنی مالعبی کردەوە ئەنجامدانی دوو نەشتەرگەری و پاشان توش بوونەوەی بەڕای تۆ ئەگەر وەڵ ئەگەر پێویستی پێ بە پشکنی زیاتر حەز دەکەی فەرموو ئەگەر نام پرسیارەکەم ئەوەیە بڵێ دەبێت پێشکنی زیاتری بۆ بکرێت بەڵام لێرە زەحمەتە فرسەتەکە بێت جوانتر پشکین بۆ دەکەین چکە مێزی دوێتە سەری درژبی بەڵام تا نەگیرێت تەشخیصی نهایی ناوی بگەڕێەوە ناو تۆپانێ و فرسەتێکت هەبوو فەحست دەکەین ئێستا کارتی سووری وەرگرت ئێستا حالیم کارتی سووری با ڕاهێنەرەکەشتن ئەو کارتی سووری وەرگرت دەبێ بڕاتەوە بۆ ماڵەوە ئەو جلانش دانێ بەی شێوێک بەشداری لە وەرزش نەکەن هەتا دەستنیشانکردنی نەخۆشیەکەت بە تەواتی بۆ دەستنیشان دەکرێ و پاشان بۆ هیوایی دووبارە بگەڕێتەوە ناو یاریگاکە. محەممەد پێش دوو مانگ نەشتەرگەریەک لە لوتی ئەنجام درراوە. پرسیار دەکات ئایا هیچ مەترسیەک هەیە ئەگەر بگەڕێتەوە ناو یاریگا؟ کارتی سوورت دا بە کاگڕابەر و ڕۆشتە دەرەوە یاریگا. مامۆستا دەستوریش وەکو ڕاهێنەر کاک محەممەدی لە پێکهاتەکەی دانەناوە و لە بەرەوەی کاتی دەستپێکردنی یاریەکەیان نزیک بۆتەوە ئێمە باز لە پێکانەکەی کاک محەممەد لە دەرەوە یاریگا دەکەین بۆی مەجالێک بۆ وەرزشوانەکان بڕخسێنین دەست بە یاریەکەیانکەن. زۆر سپاس ماوەستا دەستور هەندێک تاخیریشمان کردن ئێمە لە دەرەوە بزانین کاک محەممەد چ کێشەیەکی لەگەڵ خۆمان دەبین. بە جۆرەی کاتی نەشتەرگەرێکی کە ئەنجامی داوە ئایا ئێستا گونجاوە بێتەوە ناو یاریگا؟ بەڵێ زۆر گونجاوە هیچ کێشەت هەیە ئێستا لە کاتی مەشق بەس دەتەسێم شتێکم پێکەوی نه بێگومان دەتوانێت بگەڕێەوە ناو یاری. هیچ پێویستەکە هیچ شتێک لەبەر بکا بۆی پارێزگاری لە نەشتەرگەریە بکات لە بۆ لوتی کراوە پێویست ناکاتن بۆ یاریزانی تۆپی پێ تەنها دوو حالەتەیە پێویستان بە پارێزگاریکردنە ئەو ئیساڵی سەر ئەوانیش کە 3000 مەتر تووشی ساڵ بن ئەوز دەبێت پارێزگاری سەر لەبەر بکات دنا بۆ ئەو یاریزانە پێویست ناکات. پیرۆزە توانێت بچیتەوە ناو یاریگا باز یەکسەر نەچتە ناو دکتۆر هەژێ پرسیارێک هەیە زۆر جار دەربارەی ئەوە وەرزشانە پرسیاری دەکەن دەڵێ یاریزانەکە لە کاتی پێکانەکەی زمانی قوتداوە ئەمە چییە؟ و ئەگەر یاریزانێک ئەو حاڵەتی بەسەرداهات چی بکرێ هاوڕێکانی چی بکەن لە دەوری؟ ئەو دیاردەی زمان قوتدان حەز دەکەم هەموو بزان یاریزانەکان و هەتا مدەڕیبەکانیش زانیاریان لەسەر هەبێ ئەوە لە نتیجەی شتێک ڕوودەدات حالەتەکە پێی دڵین گەشتکە بەخۆمان پێ دڵین گەشتکە ئەو گەشتکەی ئایا یاریزانەکە بەخۆی مشکلەی گەشتکەی هەیە لە زیگماچی یان ئەنجامی پێکدادانی ناو یاریگا یان ئەنجامی پێکدادان وەتەن سەری بە شتێک دەکەوێت بە ئینگلیزی پێ دەڵێن کۆنکەشن ئەوە دەکات ئەو یاریزانە تووشی گەشتکە بێ بە خۆ دەزانی گەشتکە حالەتێکە کە هەموو گیانی یاریزانەکە دەلەرزی و ڕق دەبێ و لە هەمان کاردە زمانی خۆی قوت دەدا ئەو زمان قوتانە بێگومان پێویستی بە چارەسەرێکی زۆر خێرا هەیە چونکە لەوانەیە بێتە ناو بۆڕی هەوای بگرێ و یاریزانەکە تووشی خونکان بێت. چی بکەن هاوڕێکانی چی بکەن ئەگەر یەکێک وای لێ هات؟ بەڵێ بێگومان دەبێت بە زووترین کات یاریزانەکە بخەنە سەر تەنیشت محاولە بکەن شەویلاگی یاریزانەکە بۆ دەرەوە بێنن وەرە ملی بڕک بۆ پشتەوە بن بۆ پشتەوە سەری بۆ پشتەوە حالەتێک کە بێگومان دەبێت متأكد من کە کێشەی فەقراتی شینە یاریزانەکە و ئەو حالەتە زۆر دقیق لەوانەیە 2 دقیقە 3 دقیقە بخەیانە بەو 2 دقیقە 3 دقیقەی تۆ پێڕاگەیشتی ئەو دەتوانانی ژیانی یاریزانەکە بگەڕێنەوە. کات زۆر گرنگە زۆر باشە دکتۆر جان دوا پرسیاری من ئەوەیە ئەو نەخۆشی کە ئەمڕۆ سەردانی ئەوەی کرد و دوێنێ چاپێکوتمان لەگەڵ لەگرت سیدات ئەوەی کە تووشی پێکان بوو دەمانێت بزانین پاشەوەی کە پشکنینەکانت بۆ کرد تێبینی تۆ چییە ڕێنمایەکان چیە و بڕیاری چارەسەرکردن چۆن داوە لە بۆی؟ من حەزەکەم هەموو یاریزانێک بزانێت نەشتەرگەری بە تەنها چارەسەر نییە دوای نەشتەرگەری زۆر گرنگە ئەو یاریزانی ئەوڕۆ دیتمان
ڕاستە نەستەرگەری بۆ کراوە بەڵام کێشەی تری هەیە کێشەکان ماسوولەکانی زۆر زەعیفن چۆکی بە تەواوی نانوشتێتەوە ئەمانە هەتا ئەو یاریزانە ئەو کێشانێ هەبێت ناتوانێت بگەڕێتەوە ناویاری باشتریشە نەگەڕێتەوە ناویاری بۆ ئەوەی پێویستە بەردەوام بێت لەسەر چارەسەری سروشتی و دەبی بە شێوەیەکی ڕێکوپێک و نیزامی لە پلانماندا پرۆگرامێک بۆی دابنێ لەسەر ئەو پرۆگرام با بڕوات. لەوانەیە پێکانە وەرزشیەکان یەکێک بێ لەو هۆکارانەی کەوای کرد بێ وەرزشوانانی وڵاتی ئێمە نەگەنە وەرزشوانە جیهانیەکان بۆیە گرنگیدان بە تەندروستی وەرزشی بنەمایەکی سەرەکیە بێت بۆ پێشکەوتنی وەرزش لە کوردستاندا. هەر شاد.